جوت بنە ماڵەی دەسەڵات سەرەتانم بۆ وڵات بکوشی شەردەس عوسمان پارتی و شەریکەکانی دەبێ لە خاک دەربکرێن لایگەل بە نەفرەت بکرێن نۆکەرانی بێگانە سەردەش مێژووی ڕەشانە یەکێتی تاڵەبانی و دوژمنی نیشتیمانی ئێمە شێوان شێوانین دژ پارتی بارزانین ئێمە کاوە گەرمانین دوژمنی تاڵەبانین بەناوی خۆی گەورە بێهێوان براتان سەرخێڵ محەممەد ئەمڕۆ ئەرکی بەرپرسیارەتی بەڕێوەبردننی و چالاکی لەسەر شامە باوکاری برایان و ئامادەبوانی بەڕێز هیوادارم چالاکیەکی جددی و تۆکمە ئەنجام بدرێ لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا کە 5/5/2026 لای ئێمە و ئازادی خوازان ڕۆژێکی زۆر گرنگە کە لەم ڕۆژەدا شەهیدی قەڵەم سەردەشت عوسمان تیرۆر کرا لەلایەن شەمشەوەکێوەرەکانی پارتی دیموکراتەوە. بەڕێزان سەرەتا بۆ خوێندنەوەی بەیاننامەی داکۆکە چنە لای بەڕێزان میقداد محەممەد با فەرمێ. لە سەردەشتەوە بۆ شێروان مێژوێکی ڕەش لە تیرۆر و زیندان تێپەڕبوونی 16 ساڵ بەسەر تاوانی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسی لای و بەرامبەر دەسەڵاتی بنەماڵە نەچەمایە و دەنگی ئازادی لە هەولێری پایتەخت بە زیندوی هێشتەوە. سەردەشت عوسمان ڕۆژنامەنووسێکی بوێر و قەڵەم بەدەستێکی ئازا بوو بەوەی نووسینی ڕەخنەئامێزی لە دەسەڵاتی بنەماڵە لەلایەن دەستگای هەواڵگیریەکانیوە لە ناوجەرگەی ئەو شارە شانازی بە ئارامیەوە دەکەن ڕفێندرا دواتر بە شێوازێکی زۆر نامرۆڤانە تیرۆر کرا. لە ئێستادا لەژێر دەسەڵاتی ئەو حیزب و فەرمانڕەوایی دوێنێ سەردەشتی تیرۆر کرد ئەمڕۆژ بە هەمان ئەقڵێتی نەگۆڕاوە بەردەوامە لە بەناحەق زیندانکردنی شێروان شێروانی ئەو ڕۆژنامە نووسەی کە تەنها بۆی ڕەخنەکانی داواکردنی ئازادی وە زیندانی کراوە چەندین جار بە پاساوی نایاسایی ماوەی زیندانەکەی درێژ دەکەنەوە. ئەم کارەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیشانەی هەرە لاوازی ئەو سیستەمە بەناودات پەروەرەیە کە بانگێشەی بۆ دەکەن چونکە دادگا وەک ئامرازێکی سیاسی بۆ پاتاوکردنی دەنگە ئازا و ناڕێزایەکان بەکاری دێنن. ئەم زنجیرە تاوانەی دەسەڵاتی دوو بنەماڵەی دەستیان داوەتێت تاوانێکی هەرە گەورەیە پەیوەستە بە هەموو تاکێکەوە چونکە لە کۆمەلگەی ئێستای کوردستاندا دەسەڵاتی سیاسی ئازادی ڕادەربڕین دەنگی ناڕازی بە مەترسی دەزانن لەسەر سیستەمی شکست خواردووەکەی. ڕێکخراوی داکوک بەردەوام دەبێت لەسەر ئەم دروشمە کاڵی گرتۆ بۆ داواکردنی مافی ئازادی تاک و کۆمەلگا مێژوش ئەوەی سەلماندووە کە هەر دەنگێکی سەرکوتکرا و لە شوێنێکی تر بەهێزتر سەرهەڵ دەداتەوە. ئێمەش ئەو دەنگە بەهێزەین لە شەقامی غەریبیەوە دەنگ هەڵدەبڕین بۆ ئازادی. بۆیە ئەم داواکاریە هەنووکیانەوە خوارۆمانەیە: یەک دادگاییکردنی بکوژانی سەردەشت عوسمان، دوو ئازادکردنی بێمەرجی شیروان شێروانی و سەرجەم زیندانانی ڕێگای ئازادی، پاراستنی سەروەری دادگاکان و گێڕانەوەی شکۆی بۆ سیستەمی دادوەری، پاراستنی ئازادی بۆ ڕۆژنامەگەری و گەڕاندنەوەی متمانە بۆ دەست سیستەمی دادوەری. لە کۆتاییدا ئێمە بەردەوام دەبین لە هەڵوێستەکەمان دژی سیاسەتی نادەتپەروەرانەی هەرێمی کوردستان خۆمان بە پارێزی ماف و ئازادیەوە پیشەکانمان دەزانین. ڕێکخراوی داکوک بۆ مافی ئازادی 5/5/2026. دەستخۆش تاوتەی سەردەشت عوسمان کە ئەڵێ یەکەمین زەنگی کوشتنم لێدا نەباکم بە مردنە نە ئازاردان لە چاوەڕوانی کۆتایی هاتنی مۆڵەتەکەمم تا دیداری بکوژانی خۆم بکەم دوعاش دەکەم مردنێکی تراژیدیام پێ ببەخشن کە شایستەی ژیانە تراژیدیاکەم بێت. بەڕێزان کێبوون ئەوانەی
سەردەشتیان تیرۆر کرد لای ئێمە و ئازادی خواز و ئەندامانی ڕێکخراوی داکۆک و وەک چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی دیار واشکرایە دەستێکی پیس کە لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا سەردەشتیان ڕفاند لە بەردەم کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین تەرمەکەیان لە شاری مووسڵ فرێدا و شەمشەمە کوێرەکانی پارتی وایان زانی تەرمی سەردەشت بوومەنە دەرەوەی هەرێمی کوردستان سەردەشت کۆتایی پێدێت بەڵام سەردەشت بوو بە تۆوی ئازادی لە دوای خۆی چەکەرەی کرد و لەبەر دەرگای هەموو ماڵێکی ئازادی خواست بوو بە نەمامی ئازادی لە هەموو شەقامێکی هەولێر و کوردستان بوو بە چرا ئەوانەی سەردەشتیان شەهید کرد هێشتا لە سەبەرەکەی ترسن و فۆبیایان بە ئازادی هەیە بۆیە هاتن شێروان شێروانی و هاوڕێکانیان لە زیندان تون کرد ئەو ئەقلیەتە خیاڵەکیەی کە سەردەشتی تیرۆر کرد هەمان ئەو ئەقلیەتەیە کە شێروان شێروانی و سلێمان ئەحمەد و قەهرەمان شکوریان لە زیندان تون کردووە بەڵام لە ئاست دوژمن و داگیرکەر سەرشۆڕ و سەرکز و کەواسووری بەر لەشکری داگیرکەرە و قەڵای هەولێر بۆ دوژمن و داگیرکەر دەڕازێنێتەوە سڵاوتان لێبێ چالاکوانان ڕۆژنامە نووسان چالاکانی مەدەنی سپاسی تاک بە تاکتانەکەم کە لێرە ئامادە بوون و لەم یادەتا بەشداریتان کرد و دووبارە ڕۆحی شەهیدتان ئاسوودە کردەوە بەڕاستی یادکردنەوەی شەهید سەردەشت عوسمان بۆ تاک بە تاکی ڕەوەندی کوردی باسێکی گرنگە و کایەکی گرنگە هۆکار چییە گرنگە لەبەر ئەوەی شەهید سەردەشت عوسمان بە مەراوێکی شەخسی بە هۆکارێکی شەخسی بۆ ڕۆژە نەگەیشت شەهید سەردەشت عوسمان بچکێن بوو بە مانای کەلیمە ئەو ویستی ڕێچکەی ڕۆژنامەنووسی ڕۆحێکی نوێ بکە بەبەریا و تازەگەری بکە بەڵام بەداخەوە بنەماڵای بارزانی پارتی دیموکراتی کوردستان هەروەکو ئیشی هەمیشەییان لەم بابەتە تێنەگەیشتن و بە عەقڵێکی کۆلە و زۆر فاشیانە هەستان ئەم ڕۆژنامەنووسان لە 4/5/2010 فڕاند بەداخەوە جەستەی ساردی لە ڕۆژێک دواتر لە 5 مانگ 5/5/2010 بەداخەوە دۆزراوە بە کوژراوی شتان هەموو جارێک کە ئەمەوە هیچی دیمەوەم بێدە بم بۆ ماوەیەک خۆم خاتوکەم بێدیدەنی و بێدیدار و بەبێ ئەدا و دەنگ و ڕەبم ناهێڵە و پەلمە کێشێ ویژدانی خاوەن سەنگم ئاخر ئەمڕۆ لە دەستمایە پێنووسی چەشنی تفەنگم نابێ وەکو ئەوان وانان بێژم ساغێکی دەبەنگم ئەو دارەی ڕەگی ڕەسەمە کۆ دەستکی تەوری خۆیەتی یا نەمیوەکەی بۆکەنە ئاوا میلەت کەوتۆتە بەر ڕەعی شەلاقی شەلاتی میلەت لە ژێر قامچی جەلات هەرشین و باوکەڕایەتی یاد ناکا لە ڕێگای نەجات دیارە ئەمە لایەقیەتی چاوی کوێرە نابینێ ژینی زەلیل و نەکبەتی شایانی نییە بە شادی ژین زۆر لێ دوورە سەعادەتی ملشکاوە سەری هەڵایە یا کەمی حکمی چاویەتی جد دە ساڵ بەسەرێکێک لە قێزەوەترین تاوانەکانی دەسەڵاتی کوردی دش بە ئازادی ڕادەربڕین 16 ساڵ پێش ئێستا لە نێو جەرگەی شاری هەولێر سەردەشت عوسمان تیرۆر کرا سەردەشت داوای ئازادی یەکسانی و عەدالەتی کۆمەلگای دەکرد نەیدەویست بە کۆیلایەتی بژی و بە کۆیلایەتی بنووسێت دەسەڵات ئەوەی سەلمان کە ترسنۆکە لە ئاست تەنها قەڵەمێکی سەردەشت ئەگەر ناچۆن دەستی دەچێتە گەنجێکی نیشتیمانەکەی کە تەنها چەک پێی بوو قەڵەمێک بوو قەڵەمەکەی سەردەشت تۆزێک ئەو بە تۆخی دەینووسی ئەوان قبولی ئەویان نەکرد کە سەردەشت تۆزێک بە تۆخی دەینووسی دژی ئەوان سەردەشتیان تیرۆر کرێ لەم ڕۆژەدا لە ئێستاشدا وتنی ڕاستیەکان بۆ هەر یەکێک لە ئێمە کە لێرەدا کۆبووینەتەوە یاریکردنە لەگەڵ مەرجی خۆماندا ئێمە لێرە پێیان دەڵێن ئێوە سەردەشتێکتان کوشت هەزاران سەردەشت دروست بوو ئێمە دەنگی ئازادین لە لوولەی تفەنگ بێباشین ئەی دەسەڵاتی مافیا بەسە ئەم نادادیە
وسام نادادية قەڵەم و دەنگ بێتاوانن قلم ودنگ بتوانن زیندان جێگەی دز و مافیاکارن زندان جاگت زوما فيقرن دەنگی ئازاد ناخین کێ ناخین کێ ناخین کێ تنجي آزاد داخل كي داخل كي داخل كي بادینان نابێتە زیندان باتنا نابت زندان ئازادی بۆ قارەمانان آزادي بقرمانان شێروان شێروانی ئازادکەن شروان شرواني آزادن حکمی حزبی کاولکەن حكم حزبي كاودن خۆشحاڵم کە ئاوا دایمە بە گەرم و گوڕیەتان بینم منیش لە شعرێکمدا کە بۆ قەڵەم بەدەستانم ڕۆنووسیمە هیوادارم پێشکەش بێ بە سەرجەم ڕۆژنامە نووسان و قەڵەم بەدەستان کە دژی ئەو دیکتاتۆر و ئەو حکومەتە مافیایی کە لە هەرێمی کوردستان ئاوەساو نەتوانێت قەڵەم بەدەست کامە قەڵەم بەدەستان بینی خاکی بفرۆشێ کامە قەڵەم بەدەستان بینی پارۆی میلەتی دزی بێ کامە قەڵەم بەدەست بوو سەرۆکی وڵاتێ بگرێ کامە قەڵەم بەدەست بوو خوێنی میلەتی بفرۆشێ کامە قەڵەم بەدەست بوو خیانەت لە خوێنیا بێ کامە قەڵەم بەدەست بوو جەرگی دایکی سووتان بێ هەر ئێوە بوون وڵاتان فرۆشت هەر ئێوە بوون نەوتان فرۆشت هەر ئێوە بوون مناڵتان بێباوەگا کرد هەر ئێوە بوون ماڵی خەڵکتان کاول لەکرد هەر ئێوە بوون ڕۆژنامە نووسان ڕاپێکی زیندانە کرد هەر ئێوە بوون ڕۆژنامە نووسان تیرۆرە کرد وڵاتێک دادگاکەی سربەخۆ نەبێت دەبێتە دۆزەخێک بۆ ئازادی خوازان و باشتێک بۆ دز و بکوژان من ئەمڕۆ ڕوبەڕوو لەم شاشەیە پێتانەڵم دەسەڵاتی پارتی و یەکێتی و هەرێمی کوردستانیان کردوتە زیندانێکی گەورە بۆ هەر کەسێک کە بیێ بە ئازادی بیر بکاتەوە من بەتوندی ئیدانە و سەرکۆنێ و هەڵمەتە نامەردیانە دەکەم کە بوونەتە هۆی ڕاپێچکردن و کۆت و بەندکردنی شیروانی سەرجەم چالاکوانی بادینان داوانی ئەوان چی بوو ئایا نەوتیان دزی ئایا زەویان داگیر کرد نەخێر تەنها ئەوان تەنها وتیان نابۆ نادات پەروەری ئەم دەسەڵاتە هەمانە و سیستەمە پۆلیسیەیە کە لە ساڵی 2010 ڕۆژنامەنووس زەردەش عوسمانی لە هەولێر خەڵتانی خوێن کرد 16 ساڵ بەسەر و کارە سادەدا تێپەڕیوە بەڵام هێشتا برینەکەی لە خوێنی بەڵام هێشتا برینەکە خوێنی لێ دەچۆڕێت چونکە بکوژانی بە بەرچاوی هەمووانەوە پیاسە دەکەن دەسەڵاتیش پارێزگاریان لێ دەکات بۆیە من لێرەوە پەنجەی تۆمەت و شەرمەزاری ڕاستەوخۆ دەکەمە دادگاکانی هەرێمی کوردستان ئەگەر دادگا لە وڵاتەتا ئەگەر دادگا لە وڵاتەتا بوونی هەبێت چۆن دەکرێت بکوژی زەردەش عوسمان ئازاد بێت بەڵام شێروان شێروانی لەسەر پەنجەمۆرێک و وتنی ڕاستیەک ساڵانێک لە زیندان بێت ئەمە شانۆگەریە نەوەکو دادگا دەبێت تەواوی کۆمەلگا و ڕێکخراوەکان میدیاکان یەک بکرێن بۆ فشار خستنە سەر دادگاکان تا و پەردەڕەشەی حیزب فڕێ بدەن و چیتر نەبنە ئامڕازێ بۆ بەدەستدانەوەی دەسەڵات بۆ تۆقاندنی نۆبەرەکانی ئازادی بژیت حکوومەتی کوردی حكومتي كردي تۆ تێری میلەت برسی توتيري ملت برسي بکوژی ڕۆژنامە نووس بكوشي روزنامة نوز پیاوی بێگانە و جاسووس جاي بيقانا وجاسوس نەوتی تەنکەر و بۆری نوتو تنكر وبوري حیاتانی داشۆری حياتاني داشوري کورسی هەتا سەر نییە كرسي حتى سر نيا وەفای بۆ هیچ کەس نییە وفاي بو هيش كاس نيا ئەو هاوڕێیان زۆر سپاسی ماندووبوونتان ئەەکەم ئەرکتان کێشا ماندوو بوون کە لەم یادە زیندوو ئامادە بوون یادی شەهیدی قەڵەم زەردەش عوسمان ئەرکی ئێمەی چالاکۆیان داکەوتکردن لە مافی مافکراوان لە بێدەسەڵاتەکان شەهیدان لە زیندانیان لە زوڵم لێکراوان لە برسی کراوان شەهیدی قەڵەم کە ئەرکی زانی ئەکوژێ بەڵام کۆڵی نەدا بەردەوام بوو بۆ ئەوی ویژدانی خۆی ئاسوودە بکە بۆ ئەوی لە سەرمەرگا لە بەردەم پاشماوەکانی بەعز پێ بکەنێ و لە دوای خۆیەوە بە سەیرکردنی تابلۆکەی بە ئێمە بڵێ منم زەردەش شەهیدی قەڵەمە دیلەکان لە نێوان سەنگەری ڕاستی و سێبەری دەسەڵاتدا سپیکردنەوەی دوای دەسەڵات و دەستڕۆشتوەکان و سەنگەرگرتن لە نێرە سیاسیەکانی پێشەوەی ڕۆژنامە و پیشەی ڕۆژنامەنووس نییە ئەم نەریتە خراپە ژینگەیەکی پڕە لە ئازار و ئەستەم بۆ ڕۆژنامەنووسە سەربۆخۆوەکان دروست کراوەکە دەیان قەڵەمی ئازاد و بێر تەنها تاوانیان گەیاندنی ڕاستی بوو لە ڕێگەی تیرۆری سیاسیەوە شەهید کران سەدان حاڵەتی دەستگیرکردن و
حکومدانی قورس کە هێشتاش بەشێکە لە هاوپیشەکانمان لە پشت مێڵەکانی زیندانەوە باجی بوێرەکانیان دەدەن. دەها ڕۆژنامە نووسی بوێر کە ڕۆژنامە و گۆڤاری هەرە بەهێزیان بەڕێوە دەبرد لە هەرێم بەهۆی نەبوونی ئازایش و ژینگەیەکی ئازاد بۆ کارکردن کۆچیان کرد و بەرەو هەندەران. هەنگاوی پێویست و هەنووکەی ئەوەیە کە کۆتایی بێنرێ بە دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان بەهۆی بیر و ڕای جیاواز و ئاشاکردنی مەلەفەکان. ئازادی بۆ قەڵەم، ئازادی بۆ دەنگ، ئازادی بۆ هەموو ئەوانەی کە تاوانیان تەنها ڕازگۆیی بوو. سوپاس. یادکردنەوەی سەردەشت تەنها بۆ گریان و خەمباری نییە، بەڵکو بۆ دووپاتکردنەوەی ئەو ڕاستیەیە کە دەکرێت نووسەرێر بکوژرێت، بەڵام هەرگیز ناتوانرێت وشەکانی تیرۆر بترێن و سەردەشت عوسمان لە دڵماندا وەکو چرەیەکی گەشت دەمینێتەوە بۆ هەر کەسێک کە بڕوای بە ئازادی دادپەری هەیە. سڵاو لە دیانی پاکی سەردەشت عوسمان و تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی. زۆر سپاس. سازان چالاکوانان هەموو لای بەخێر بێن. بەداخەوە ئەمڕۆ لەم یادەیە کە وەساوین بە شەرم و شانازیەکەوە لە بەردەمی ئێوەی بەڕێز و عزیز و خۆشەویستە یادی ئەم کارەسەتە نەمراکەینەوە. بەداخەوە هەموو ڕۆژێک و هەموو مانگێک و هەموو ساڵێک ساڵنامەی خیانەت و خوێنی سووری دەسەڵاتی بنەماڵی بارزانی و تاڵەبانیە. بەداخەوە لاپەڕێک هەر لاپەڕێک لە مێژوودا هەڵەدەیتەوە پڕە لە خیانەتی ئەو دوو بنەماڵەیە. لێرەوە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ شەهیدانی ڕێگای ئازادی و داواکاری هەچی زووە دەنگی دلێری خۆمان بگەێنین بە لانە حکومەکان و پەرلەمانتارەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تاوەکو بە زووترین کات بێنە سەرخەت و شێروانی ئازاد بکەن. زۆر سپاس. جود بنەماڵەی دەسەڵات، سەرەتانن بۆ وڵات، نۆکەرانی بێگانە، سەردەشت مێژووی ڕەشتانە، ئێمە شێروانین، دژی پارتی بارزانین، بروخێ پارتی بارزانی، ئازادی بۆ شێروانی. ئەمڕۆ 16 ساڵ بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان پێدەپەڕێت. 16 ساڵە بکوژانی ڕاستەقینە لەژێر سێبەری دەسەڵاتی هەولێردا پارێزراون. ئێمە دووبارە هاوار دەکەین خوێنی سەردەشت و وشە ئازادەکانی فرامۆش ناکرێن و دەبێت بکوژانی ڕاستەقینە ڕاپێچی دادگا بکرێن. دەبێت بکوژانی ڕاستەقینە ڕاپێچی دادگا بکرێن و هەروەها پەیامی من بۆ دەسەڵاتی پارتی یەکێتی ئەوەیە زیندانیکردنی شێروانی و چالاکوانانی بادینان ناتوانێت دەنگی ناڕەزایەتی کرد بکرێن. ئێمە بەرتوندی سەرکۆنەی ئەو کۆد و بەندانە دەکەین کە خراونەتە سەر ئازادی کاری ڕۆژنامەگەری. شەرمەزاریە بۆ دادگاکانی هەرێم کە بوونەتە جێبەجێکاری فەرمانی حزب. لێرەوە داوا دەکەین دادگاکان لەژێر سێبەری حزب بێنە دەرێ و چیتر یاسا بۆ سزادانی دەنگە ئازادەکان بەکارنەهێنن. زۆر سپاس. تێگەشتن لەم دۆخە دەبێ بزانین ئەم دوو بنەماڵەیە تەنها نەوت و زەویان نەدزیوە بەڵکو خەونینەوەیەکیان کوشتووە. من لەم دیدارەدا بۆ پەڕیتوڕەوە سەر کۆنەی دەسەڵاتی پارتی یەکەتی دەکەم کە نیشتمانیان کردوتە زیندانێکی تاریک. کاتێک لە ساڵی 2010دا دەستی ڕەشی دەسەڵات ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان ناولێر تیرۆر کرد. پەیامێکیان بۆ هەموو گەنجێکەوە بوو بیر لە ئازادی مەکەنەوە. ئەمڕۆ 16 ساڵ تێپەڕیوە من سوورم لەسەر داواکردنی سزادراوانی بکوژانی سەردەشت کە ئێستا لە کۆشکەکاندا دەسوڕێنەوە.